سڵاو من سام ئەحمەدم ئەمڕۆ شیکردنەوە دەکەم بۆ فیلمێکی خێزانی کە بەتایبەت کە ئێستا مانگی ڕەمەزان پێم وایە فیلمێکی زۆر گونجاوە فیلمێک کە هەم لە ڕووی ئاینیەوە باس لە بابەتەکانی ئیسلام و ئەوان دەکات هەمیش لە هەمان کاتدا بۆ خێزان و بۆ بڵێن شەوەکانی ڕەمەزان فیلمێکی بەچێژە و فیلمێکیشە پێم وایە پەیامێکی جوانی تێدایە ئەو فیلمەش بریتە لە فیلمی ئەندەنووسی ڕووناچیەون بووەکە بە کورتی چیرۆژ فیلمەکە باس لە چوار کارکتەر دەکات دوو کوڕ و دوو کچ کە قەدەر چیرۆکەیان بەیەکەوە دەبەستێتەوە یاخود ڕووداوەکانی قەدر بەیەکەوە دەیان بەستێتەوە کە ئەو بەیەکەوە بەسترانەوە وا دەکات کار لە پەیوەندی هەریەکەیان بکات پەیوەندی هاوڕێتی پەیوەندی خۆشەویستیە جا ئەوە وا دەکات کە چیرۆکێکی زۆر نوێگەرانە دروست بێت لە جیهانێکی ئیسلامی کە کەم وایە ئەو چیرۆکانە بین طبعاً ئێمە زۆر چیرۆکی ئاینیمان بینیوە بم دۆیانە زۆر لەوانەیە فیلم و زنجیرە هەبن کە بەرهەمدێن لەلایەن میسر و سعودیە و ئێران و ئەوانە بەڵام زۆربەیان ترکیز دەخەنە سەر بابەتێکی ئاینی بۆ نمونە یوزەرسیفە یاخود عومەرە یان پێشتر ئەسحاب کەفوانە هەبوونیان چیرۆژ پێغەمبەر چەندان جار نوێکراوەتەوە چیرۆژ پێغەمبەرەکان چەندان جار نوێکراوێتەوە بەڵام کەم وا بە فیلمێک بین لەبارەی ژیانی ئێستا لەبارەی ڕوو ئەو ڕووداوانە کە ئێستا بڵێن کاریگەریان هەیە بەسەر جیهاندا بۆک با بڵێن بابەتی خۆشەویستیە بابەتی خێزانە جا ئەوەی ئەو فیلمە کردوێتی ئەوەیە کە تەرکیزی خستۆتە سەر ئەو بابەتانێک کە ئێستا زۆر بڵێن بڵاون بەتایبەت لە نێوان گەنجان ئەویش بابەتی خۆشەویستیە بابەتی خۆشەویستی نێوان کوڕ و کچ و ئەوانەیە کە وەک بڵێن شکلێکی ئاینی زۆر جوانی پێداوە لەبەر ئەوەی فیلمەکە لە ئەندەنووسیا و بەرهەماتووە ئەندەنووسیاش کە وڵاتێکی ئیسلامیە زۆر بە جوانی بابەتەکەیان بە بڵێن ئەدایەکی ئیسلامی زۆر بە جوانی پیشانداوە یعنی پیشانیان نەداوە کە لە جیهانێکی بڵێن جیهانە نوێکەمان کە ئێستایە پێویستە موسڵمانان معقد بن پێویستە نیقاب بکەن و خۆیان بە دوور پارێزنەوەوانە ینی ئەوە هەمووی ئازادیەوە جیاوازە کە بڵێن هیچێک حەزی لێ یان نیقاب بکات ئەو بابەتانە باس بابەتان ناکە بەڵام ئەوەی کە بڕێ ئیسلام داوای دوورە پەرێزی دەکات داوا دەکات کە تێکەڵ بە کەس نەبیون داوا دەکات کە بابەتەکانی وە خۆشەویستیوان باس نەکرێن بە پێچەوانەوە لەو فیلمە پیشان دەدات کە پێویستە بابەتان زۆر بە جوانی باس لێ بکرێت چۆن لە کۆمەڵگای نوێدا وەک بڵێن باسییان لەوە دەکرێت پیشان دەدرێن ئەوش لەڕی سینناریۆیەکی زۆر جوانەوە کە سینناریۆ ئەو کارکتەرانەیە کە هەندێکیان نەتوان بڵێن دەکەونە دای خۆشەویستی ئەوایە ترەوە خۆشەویستیەکە هەتا وەک بڵێن لە ڕووی شەرعیەوە دەنەچێت دەبێت چۆن پیشان بدرێت یعنی زۆر بە جوانی ئەو بابەتە حەساسەی پیشانداوە لە ڕێی چیرۆکی ئەو چوار کارکتەرە کە چیرۆکێکی زۆر بەسیتە بەڵام لە هەمان کاتدا وەک بڵێن چیرۆکێکی زۆر کاریگەرە و پەیامەکانی زۆر بە جوانی دەگەێنێت بەڵام لەگەڵ ئەوەشدا کە چیرۆکە بەسیتەوە بڵێن ینی چیرۆکەکە بڵێن معقد و ئەوانن یا بۆ تێگەیشتن ئاسانە بەڵام لە هەمان کاتدا بڵێن تویست و شتیواشی تێدایە ئەوە نەبی چیرۆکێکی بەسیت بێت لەوانێ بۆ نمونە ئێمە لەناو عەرەب یاخوتان لە ئێران و لە فارسیوانش یان بڵێن لە تورکیاش ئەگەر فیلمی وامان هەیە لەوانێ بینیبێتەوە بەڵام کێشەکان لە دووسێ شوێن بوون بۆ نمونە ئەگەر فارس دەری بهێنێ لەبەر ئەوەی شیعە زۆر جار بابەتی ئیسلامیەکە بۆ جوانی ناگەێنێ عەرەب لەوانەیە هەندێکیان زۆر بڵێن زۆر ستریک بن زۆر سوور بن لەسەر هەندێک بابەت کە لەوانەیە لەگەڵ کۆمەلگەی ئێستادا نەگونجێن وە دژی دینیش نەبن بەڵام ئەوان سووربوونی خۆیان پیشان دەدەن لەلایەشکە لەوانێت لە تورکیا بە زۆرشتر پیشان بدرێت بەڵام ئەوەی ئەندەنووسیا پێم وایە هیچ پەیامێکی تایبەتی لە پشتەوەنی تەنیا دەیانەوێت ئیسلامێکی جوان بگەێنن ینی لەڕێی چیرۆکێکەوە کە وەک باسم کرد هەرچەندە سادەیە بەڵام تویست و شتیوای تێدایە یان دەتوانم بڵێم هەندێک گۆڕانکاری بەسەر ڕووداوەکاندا دی هەندێک شوێنی بڵێن سوپرایز تێدایە هەندێک وەک بڵێن بەرز و نزمی لە چیرۆکەدا هەیە ئەوە نیە چیرۆکە خاو بێت تەنانەت چیرۆکە نزیکی 2 ساعتی دەبێتەوە فیلمەکە بەڵام هیچ خاوی تێدا نییە حەز دەکەی لەگەڵ چیرۆکە تێکەڵبی لەگەڵ کارکتەرەکان تێکەڵبی وە بزانی مۆتیڤێشن و بابەتەکان چین کە لە پشتیانەوەن لە هەمان کاتدا ئەو پەیامەش کە لەڕێی چیرۆکەوە دەگەێنن پەیامێکی ئیسلامی دەتوانم بڵێم ئیسلامی گشتگیرە ینی پێمە موسڵمانانی گشت جیهان جوێ لەوانێک کە معقدن بڵێن ینی سەربەلایەنێکی دیاریکراوی تایبەتن ئەگەر نا ئەوانی ترکە گشتین پێم وابی فیلمەکەیان زۆر بەدەست دەبێت و تێدەگەن کە فیلمەکە چۆن توانیوێتی هەموو لایەنە باشەکانی ئیسلام زۆر بە جوانی و بە سادەی پیشان بدات جاکارکردن لە ئەو مۆزوع حەساسانە بەڕاستی زیرەکی دەبێت ینی وەک باسم کرد ڕاستە فیلمی ترمان بینیوە و زۆر هەبوون کە کاریشان لەسەر ئەو بابەتانە کردووە بەڵام لەبەر ئەوەی وەک بڵێن هەستەکانی خۆیان پێش ئەوەی واقعەکە داناوە بۆیە سەرکەوتوو نەبوون زۆر جار هەبووە کە
ڕاستێکی ئێستای نەخوێندێتەوە کە بۆ منە خۆشەویستی لە نێوان گەنجاندا هەیە، لەوانێت تەنانەت لە نێوان موسڵمانێک و مەسیحیەکدا هەبێت، لەوان لە نێوان موسڵمانێک و مولحیدێکدا هەبێت، لەوانەیە بابەتی تەنانەت ئەواتانێک کە لەوان لە ئیسلامدا هەندێکیان ڕێپێنەدراویشن، لەوانەیە لە ئێستادا هەن دەبێت چۆن مامەڵەیان لەگەڵ بکەین. یعنی ئەو بابەتە حساسانە زۆربەی جار لە زۆربەی فیلمەکانی تر وەک بڵێن لە ڕێ دەرچوون یاخود ئەوەی ئەو پەیامە ڕاستیان نەگەێنرەوە کە ئیسلام تەواوی لەگەڵێتی، بەڵام ئەو فیلمە توانی وێتی ڕێک ئەو پەیامە ڕاستە بگەێنێت کە ئیسلام 1400 چەند ساڵ پێش ئێستا هات و ئەو پەیامەی دامرۆڤایەتی کە لەگەڵ کۆمەلگادا بڕوات و لە هەمان کاتدا شەرع و ئاینە ڕاستیەکەش فرامۆش نەکات و وەک ئەوەی کە تەواو خۆی نەداتە بەردەستی نوێگەری و ئەوانە، بەڵام لە هەمان کاتدا تێکەڵەیەکی جوانی هەردوو لابێت و ئەو فیلمەش توانی ئەمە بە جوانی لە ڕێی چیرۆکێکی زۆر جوان و سادە و پیشان بدات. هەموو ئەم گەیاندنەش کاریگەری بڵین دەرهێنان و شتەکەی بەسەرەوە دیارە بچە ئەوەی کە چیرۆکەوە باسم سینناریو نووسین ئەوانەیە کە پێم وابێت لە کتێبێکی پرفرۆشی ئەندنووسیەوە وەرگیراوە، ینی کتێبەکە خۆی پرفرۆشە، سزای دوایش کراوەتە بە فیلمەکە. فیلمەکەشی پێم وابێ بڵین ناسراویەکی زۆری هەبوو، چ لە کوردستان چ لە دەرەوە، پێم وابێت لە کوردستانیش بینەرێکی باشە بۆ سوپاس بەخودا. لە دەرەوەش بەتابەت لە جیهانی ئیسلامی خەڵکانی زۆر بەدڵیان بووە، لە IMDb ئەوانە پێم وابێت سەروی 8 وا هەیە، ینی فیلمێکە خەڵکانی زۆر بەدڵیان بووە بەجددی دەگرێتەوە سەر چیرۆکە. بەڵام جگەر لەوەش کە دەرهێنان و شتەکەشی زۆر جوانە، من خۆم بەتایبەت مۆسیقاکە زۆر پێی کاریگەر بووم، ینی هەستم دەکرد هەندێک لە بابەتە حەزینەکان، هەندێک لە بابەتە بڵێ کاریگەرەکان، هەندێک لە شوێنەکان کە پێویستە مۆسیقاکە ڕۆلی خۆی ببینێت لەبەر ئەوەی پەیامەکە بە جوانی بگات، پێم وابێت مۆسیقا زۆر کاریگەری هەبوو و لەگەڵ ئەوەشدا بابەتی دەرهێنان ئەوان شتێکی سادە نەبوو، شتێک نەبوو کە لەوانەیە بڵێ ئەندەنووسیا فیلمی ئەندەنووسیمان زۆر نەبینەوە، لەوانەیە بڵێ شتێکی وا بەهێز نییە، بەڵام بە پێچەوانەوە شتێک بوو دەتوانم بڵێم لە ئاستی درامای ئەوریی ئەواندا بوو. جا بگشتی من خۆم فیلمەکە 9 لە 10 تاوان پێداوە، ینی فیلمەکە ناڵێم پرفکتە، هیچ فیلمێک ناگاتە ئەو ئاستە، بەڵام فیلمێکە بەجددی شتەکانی زۆر بە جوانی گەیاندووە، پەیامێکی زۆر جوانی گەیاندووە، بابەتێکی نوێی گەنجانە و حەساسی زۆر بە گرنگی پیشانداوە، زۆر بە شێوازێکی کراوە پیشانداوە، بە شێوازێکی نوێگەرانە پیشانداوە، هەردوو لایەکە هەم لایەن دینیەکە و هەم لایەنە کۆمەڵایەتی کە ئێستا ئەوانە تێکەڵی کردووە و هاوسەنجی پاراستووە. طبعا من فیلمەکەم بە دۆبلاژەوە بینیەوە، شێشێک لەو شتانێک کە پێویستە مەدحی بکەم دۆبلاژەکەی نیوڵان کە بەڕاستی دۆبلاژێکی زۆر جوان بوو. پێشنیار دەکەم ئەگەر دەستان کەوت بە دۆبلاژەکە سەیری بکەن، نازانم لە سایتی نیولاین ئەوانە بڵاو بە تۆیان ئەگەر بینیمەوە لینکەکەی لە خوارە ڤیدیۆکەدا دەنێم. ئەگەریشنا بەشجێرنووس پێم وابێت لە 1-2 سایت بڵاو کرا بۆ هەوڵ دەدەم کە ئەوانیش دابنێم، ئەگەر هەر نەبێت لەوانەیە بە ئینگلیزی بەدەستان کەوێ. گرنگ ئەوەیە ئەگەر بتوانن بە دۆبلاژ بێ بە خانەوادی دەتوانن شەوێکی ڕەمەزان بە سەیرکردنی ئەو فیلم بەسەر بن و هەم چێژ هەم پەیامە جوانەکەی بگات بەتایبەت بە گەنجان کە ئێستا لەوانەیە زۆر بابەت هەبن کە وەک دڵێ بە لاڕێیاندا بن، بەڵام ئەم فیلمە بپێچەوانەوە دەتوانێت شتێکی زۆر جوان و پەیامی زۆر جوان لە هەمان کاتدا ئینتەرتێنمێنت و چێژیشی زۆریشی هەبێت. نووسا محمەدم، سوپاس.